کەمی بەرنامەکە و دەست پێەکەین ئەکرێت بڵین شارەکان تەنیا بە شقام و بە باڵەخانەکان نانەسرێنەوە بەڵکو بۆ ڕۆحە هوەری ئەناسرێنەوە کە هونەرمەندەکانمان لە نێو شارەکەیە ئەینەخشێنن. شاری سلێمانی وەک هەمیشە وەکو پایتەختی ڕۆشنبیری ئەم جارە یادەوەریەکی نەتەوەی لەسەر دیواری شەقامێکی دەنووسێتەوە. چوار شێوەکاری پڕ ئەزمون وێنەی مورید دەکێشن. مورید ئەو منداڵە 2 ساڵانەی کە بە ئاڵایەکی کوردستانەوە کە ئاڵای کوردستان لەسەر شانی دانابوو بۆ هێمای خۆپیشاندانە ملیۆنیەکەی شاری سلێمانی کە خۆپیشاندان و ڕێپێوان بوو بۆ پشتگیری لە خوشک و برایانمان لە ڕۆژئاوای کوردستان. لە ئێستادا ئەم چوار شێوەکارە پڕ ئەزمونە وێنەی ئەو منداڵە لە هەمان ئەو شوێنەی کە وێنەکەی تیاترکێنراوە دەیکێشنەوە کە دەکاتە سەر دیواربەندی ئەندەرپاسی ڕەوف والی. لە ئێستایە ئەو وێکی دوان لەو شێوەکارانە میوانی بەرنمەکەی ئێمەن باس لەو وێنەیەکەن، باس لەو کارە شێوەکاریە کارە هوەریاکەن کە خەریکین لەم 2-3 ڕۆژەیە و دوێنێ کارەکە بە کۆتا گەیشتووە. ئەوانیش هەرێک لە بەڕێزان مامۆستا چۆمان جەلال وەکو شێوەکار و هەروەها مامۆستا مەریوان سەدیقیش وەکو شێوەکار سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بن. بەخێر بن یاخوا. بیرۆکە و دەستپێکی کارەکە چۆن بیرتانەوە کردەوە یا چی بیری لەوە کردەوە کە ئەم کارە بە ئەنجام بگەێنرێت وێنەی موریدی تەمەن 2 ساڵان بکێشرێتەوە لە هەمان ئەو شوێنەی کە لە خۆپیشاندانەکانە لە ڕێپێوانەکانی پشتگیریکردنی خوشکول برایانمان لە ڕۆژاوای کوردستان مورید بووە هێما و هێمای خۆپیشاندانەکان. کاگڕەوەند بە حکومیەوەی کە ئێمە ساڵانێک کە کاری دیوانبەند دەکەین لە ناو شاری سلێمانیە، خەڵک تا حدێک ئەمان ناسێ لە هاوڕێیانی هونەر لە بەو ئێمە کە لە ناو ناوەندەکانی خوێندنیشە مامۆستای هونەرین بەو پێە زۆر کەس داوای لێکردین کە ئێمە پەلە بکەین لە نەخشاندنی ئەم کارە جوانە بە پێوەری ئەوەی کە منداڵش لە شەقامی سالم بینیمان پیادەیە کردو بە ئاڵاکەوە. ئەگەر بڵین بیرۆکەکە گشتگیر بوو، من وەکو خۆم وەکو چۆمان جەلال پێم وترا بوو کاک مەریوان ئەو دوو مامۆستا بەڕێزەی تریش مامۆستا دێرین و مامۆستا فەرهاد کە لە کارەکەیە بەشدار من لەگەڵمانە، ئەمانە هەمووی پێمان وترا بوو کە دەست پێش خەربین لەو کارەیە و نەشی شارینەوە. بەڕاستی دامەزراوی کەریمی ئەلەکە یەکێک بوو لەو ناوەندانی کە یەکەم کەس بوون پەیوەندیان بێمەوە کرد کە ئەمە دیان هێ سپۆنسەری ئەو کارەکەم فاوندی ئەو کارە بکەن بۆ نەخشاندنی ئەمینە کەواتە گەر بگەڕێن و بۆ بیرۆکە ئەتوانین بڵێن گشتگیر بوو بە تەنها کەسێک نەبوو ئەم شتە بجوڵێنێ و ئەوەیشی کە لە غەیری بابەتی شێوەکاری شایە، یعنی هەمومان نەزانین کە خەڵک بە دیمەنەکەی ببینینی بەو فۆتۆگرافی کە کارەکەی چرکاند بوو بە خۆشبەختانە هەمووی حەزی بەوا کرد کەم کارە لەسەر ئەم هینا بنەخشێنێ لەسەر ئەم دیوار و بەتابەتی لەو شوێنی کە منداڵەکەش دەپەڕێتەوە. بەڵێ دەستان خۆش بۆ کارێکی زۆر جوان ئەمە کارەکەیە و کاتی ئەنجامدانی کارەکەی لەلایەن ئێوەوە لەلایەن ئەو دوو شێوەکارە بەڕێزەی دیکەوە و شێوەکارەکەی تر چێن مامۆستا مەریوان مامۆستا فەرهاد و مامۆستا دێرینە. باشە ئەمە پێوانەکەی تقریباً 6 بە 7 مەترونیەوە بەرزەکەی بە کوالیتیکی زۆر باش کراوە بۆ یاخێکی زۆر باش بەکارهێنراوە. چی بەکارهێنراوە بۆ ئەوەی کە بەرگەی سەرما و گەرما و باران و هەموو شتێک بگرێت و بە خمانەوەی زیاتر بێت؟ ڕاستی بڵین ئەو بۆ یاخی کە بەکارمانێنەوە بڵین باشترین بۆ یاخێ لە ئێستادا کە بەکارێنێ جەزیرەیە زۆر زۆر باشە، کوالیتیکی بەرزی هەیە کە بەلایەنی کەمەوە 5-6 ساڵ قوتی هەیە یانیمانەوەی ئەمێنێتەوە وە کوالیتی ڕەنگەکەیشی بۆ پێوانەیە زۆرە ینی قوتی زۆر باش ئەمێنێتەوە و کاریگەری باش. باست لەوە کرد بەرزی بەرزێکی 7 مەترونیوە پانیەکەی 6 مەتر بە 7 مەترونی. کاکڕەوەن شتێکی ترکە هاوکارە لەم دیوارێکە موقعی جوگرافی کارەکەیە کە خۆرێکی ڕاستەوخۆ نادا و ئێمە بە تەجروبەی ساڵانێکی زۆر کە لەم کارەیە ئیشەکەی من و کاک مەریوان ئەو شوێنانی کە شێو ڕوتوبەتی زۆر تیابێ بەرکەوتنی ڕاستەوخۆی خۆری تیابێ ئەوانە کارەکاتە سەر
ئیشە هونەرێکە ئەگیناوەکانی تری شتێکی ئەوتۆ نییە دەستان خۆش بکات دوی کورسان مەگەزین و باسی ئەم کارە گەورەیە بکەن ئەم بەرهەمە جوانە بکەن دەستانیشتا بۆ یاخی پێوەیە و بزانم دوێنێ کارەکەتان تەواو وە کاریگەری ئەگەر بڵێ کاریگەری دیواربەند و کاریگەری تابلۆیەک زۆر جیاوازە ینی تۆ بتەوێت نەتەوێت ئەم دیواربەندە هەرە بێ بینرێ ینی تۆ لە بەو ڕێگایە ڕۆی هەر ئەیبینی بەڵام ئەگەر ڕێگایەکی سەرەکی سلێمانیا بەڵام کاتێکە تابلۆیەک یانی بە تایبەتی ئەبێ بچی بۆ بینینی یان جیاوازێکی زۆر زۆر جیاوازترە و کاریگەریشیە بێ لەسەر کاردانەوەی خەڵکیشمان بینە ڕۆژانە ینی زۆربەی ڤیوانە کێمە خەریکی کار بووین ئەوانی کە پۆستمان کردووە لە واڵەکانی خۆمانە زۆربەی خەڵک کە لێو ڕۆشتون هەل لە ناو گۆشەی هیچ شتێکە بووە بیرتانەچێتەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژی کارکردنیان لەسەر دیواربەندەکە و کاتێک وێنەی موریت ئەکێشنەوە ئێوە کەسێک دابەزێ لە ئۆتۆمبیلەکەی کەسێک لە ئۆتۆمبیلەکەی و شتێکتان پێ بڵێ کە بیرتانەچێتەوە شوێنی ئەو شەقامە ئەوەیە کە ناتوانین سیار بەڵام ئەوەی کە لەوێ خاوێ کردەوە لەوێ ئیسیحامێکی زۆری تایە بەس دەستخۆشیمان بووە زۆربەی دەستخۆشی بوو زۆربەی زۆری بەزەوت پێتەڵێم زۆربەی ئەو ڤیوانە و ڤیددیوانە هەر خۆمان نەمان کردووە زۆربەی خەڵک هەر لە ناو سیارەکەی خۆی و لێوا ڤیددیوی کردو کێم لە ئینستاگرام و لە فەیسبوک و لە تیکتۆکوانە بینیمانەتەوانێت باشە فۆتۆگرافەرەکە وێنەی چرکەساتی ڕێپێوانەکەی موریدی چرکان ئەمە مایەوە بەڵام ئێوە ئەتانەوێت ئەم وێنەیە بهێڵنەوە بۆ هەمیشەی باشە ئەتانە بیکەن بە هێمای شارێک چیتانەوێت پامێکی لە پشتەوەی ئەم کاریەوە بێگومان ئەگەر وەکو سێری شاری سلێمانی کە هەمیشە پشگیری هەموو باشەکانی کوردیەکان بووە لە ڕۆژە ئاوا ڕۆژەڵات باکوور ینی هەمیشە پێشەنگ بووە لەو شتانەیە تەکیدم ئەمە ژەر کاریگەریەکی باشیە بێ وەکو پشگیریەک بۆ ڕۆژاوا دڵنیا بەمانەوەیشی لە بیر و هزری خەڵکی هەرەمێنێتەوە دەستان خۆش بە زیاتر کاریگەری ئەمێنە لە ڕووی دەرونیەوە چ کاریگەری کە بێ مامسە چۆمان لە ڕووی کەسانی کە ئەم وێنەیە ئەبین لە ڕووی دەرونیەوە من لە فەیسبوکی خۆمەوە ئەمڕۆ لە دوێنێەوە تەنان لە ستۆری پۆستم کردبوو ئەوەی کە هینە زۆربەی زۆریاڵێ خەونی من بووە کە ئەم کارە لەویا بنەخشێنێتەوە دەستان خۆشەوە ئێوە جێبەجێتان کرد بەڕاستی ئەمە زۆرە بۆ ئێمە و ئەو دەستخۆشیوە گوتم ئەو کاردانیشکێ زۆر هەندێک کاتی تر بینیمانە کاری تر کراوە کاری خۆشمان کاری دیوارمەندمان کرد شوێنترا لەوانەیە هەندێک بۆ نمونە شاڕی سالم ڕاستە کارێکی جوانە بەڵام ڕخنشمان ئاڕاستە کراوە بۆ فڵان خانەوادی تیانە بۆ فڵان کەساتی تیانێک کە بەڵام ئەو دەسەڵاتی ئەویانە ئەوەی پێتان بڵێ ئەوە دەسەڵاتی بەڵام مەبەستم وی بەڵام ئەم کارە تا ئەم لەحزەیە هیچ ڕخنێکی لێ نەگیراوە ئەوەی کە هاتوو بەس دەستخۆشیە ئەوەی کەڵێ خەونی ئێمەش بووە و ئەم بەڕاستی ئەوەی بینیمان ئەمە کاردانوێکی زۆر گەوری هەبوو ئەم فۆتوێ و ئەم جوڵی ئەم مناڵە و وەکو خەونێکی گەورە مامۆستا چۆمان پێت وایە دیوارەکان دیواربەندەکانە ناو شارەکانە بتوان ببنە گەواهیدەری هەر ڕووداوێت کە ڕۆژێک لە ڕۆژان نەو شوێنەیە ئەو ڕووداوە ڕوویابێت بەدڵنیاییەوە بەدڵنیایی بڵێ بۆ نمونەوەکەوەی مرید لەویا وێنەیەکی چرکێنرا بەڵام ئەمە بۆ هەمیشە بە زیندوی ئەمێنێت بەڵێ بەدڵنیاییەوە دەور و کاریگەی بۆی کاکمەریوانیش باسی کرد کاری دیواربەندی ئەوەیە کە تۆ بتوێت و نەتوێت ڕاستەخۆ بەری ئەکەویت جیاواز لە کاری تابلۆیەک لە گۆشەی گەلەریە کارنمایی شەکرەیە لە پێشانگایەکە بەڵام کاری دیواربەند هەموو چاوێکە هەبینێ هەموو ئاستەکانی بینێ بەڵام تابلێک لەوانەیە کەسی کوونەری بچێ بۆ سیرکردی بۆیە ئەمانە کاریگەری زۆریانەیە ئێمە ناڵم لەو کارانی کە کردومانە لەوەی شاڕی سالم ئێمە لە سنەوە باس کرا بووە ڕاستی دیواربەندێک لە شاری سنەکرا شاری سالم خۆشمات وڵاتان وترا چاوەڕێمان کردووەکو شاری سلێمانی کە کەسایەتەکان و کارێکی جوانی لێ بنەخشێنێ بەڵام بینیمانشتی ترکرا لەبەرەوە ئەم کاری دیوەرمەدانەوە نەشی شارینەوە کاکمەریوان باسی کرد بەڕاستی شاری سلێمانی پشکی شێری هەیە لەو شتانەیە و سوپاسی شاشەی کورساتی شەکەین کە بەردەوام جێپەنجیان هەیە و یەکێکە لەو شاشانی کە زۆر سپۆرتی ئەم کارە هونەریان ماڵی هەمووان و بە هەموو کارەکانی هونەرەوە من لە غیاوی خۆتانەدایم وەسفی ئەوم کردەوە شاشەی کورسات دەسەڵات و باشی خۆتانە و کارەکانیەوە بێگومان باشتر هەڵەگرێت مامۆستا مەریوان لە ئێسای کارەکە بە کۆتا گەیشتووە کارەکە بە مەراسیمێک کردنەوەی بۆ کرێت یا چ شتێکی بۆ کرێت و تا ئێستا موریدیان خانەوادەکەی مرید هاتون بۆ بینینی کارەکە نەوەڵا نازانمەوەکو ئێمە ئاگاداریەوە بێگومان ئاگادارن کە شتێکی گومانیتیان نیە بەڵام تا ئێستا بڵێن بەس ئەیانەیە هەم یەکی چالاکی و هەم دامەزراوەکی کەریمی عەلیەکە یانێ شتێکی بۆ بکەن بۆەوەی کە ئفتتاح بکرێ تر نازانین کێیە بەس جارە دیار نییە؟ باشە مامۆستا چۆمان باسی لەوە کرد کە وێنە کێشانە سەر تابلۆیەک
جیاوازە لەسەر دیوار بەندێک کارەکەی جیاوازە و ڕوحێتەکەی جیاوازە جیاوازی ئەم کارە لەگەڵ تابلۆیەکە چییە؟ جیاوازێکی زۆر ینی هەموو کەسێکی ئاسایی کە چێژی لێبینێ بەڕاستی زۆر کەس هەیە کە لەوانەیە حەزی بە هونەریش نەبێ بەڵام کە ئەیبینێ لە شەقامێکە لە دیوارێکە تەکید بە کاریگەری هەیە لەسەرەوەی کە بینین و چێژی لێوەرەگیرە وەکو میکانیزمی کارەکەش زۆر ئاڵۆسترە بەڕاستی کارکە ئەرکێکی زۆری هەیە بەدەر لەوەی لە لایانی سکیوریتی پاراستنی جەستی خۆمانەوە ئەوە ئەکارێکی زۆر ئاڵۆزە بۆیە زۆر کەسیش ناتوانێت خۆی با لە قەری ئەم کارانە وە خۆتان دەزانن شوێنی بەرزیتیا لە شوێنی وایە کارمان کردووە کە زۆر بەرزە ئەمانە بەڵام ئەوەی کە ئەو ڕۆحیەتی کارکردنی کە پاڵ بە من و کاک مەریوانوانێ گوێمان بەوانە ناین حەزمان حەزەکەی زۆری هەیە تۆز ئەو جادەیە بەڕاستی لەسەر جادەکە بیانی ئەو سیارانە بە سورعەتێکی زۆریەت و ئەڕوا هەم بۆ خەیاڵکردنی کاری خۆتەزانی بەس من بەدایم مەڵێم لەسەر شەقامە لە سەیە 20 بۆ 30 تەرکیزت دایم ئەڕوا بۆ لایانی سکیوریتی خۆت لە ئەو دەنگ و ژاوی کە دروستە بێ لێرە کاکڕۆن جێی خۆەتی کە باسی ئەو جێتانە بکەین کە هەستاون بەکارەکە لە بیری نەکەین کارەکە سەرەتا لەلایەن دامزای کەریمی ئەلەکەەوە درابێگوی ئێمەیە پێم دیوان پێوکرا بەڵام مامۆستا دێرین چوو بۆ بەڕێبەتی پەرۆدەی ڕۆژهەڵات بەشی هۆبەی چالاکی هونەری لەوێ مامۆستا بڕوا بیرۆکەکەی بەدڵ بوو واتە کارەکە لە نێوان بەڕێبەتی پەرۆدی ڕۆژهەڵات هۆبەی چالاکی هونەری لەگەڵ پاڵپشتی دکتۆر محسین ئەدیب بەڕێبەری بەڕێبەتی ڕۆشنبیری هونەری سلێمانی و شاروانی سلێمانی خۆشبەختانە یەکسەر مۆڵەتی کارەکەیان نابوو چکەی ئاگادارین وتبیان لە مانگی دووەوە هەموو کارێکی هونەری بە تایبەتیەمانی دیواربندووە تا مانگی 6 ڕاوەستاوە بەڵام کە بینی بیان بابەتەکە بابەتی موریدە مناڵە بابەتەکە پەیوەندی بە و خۆپشاندانێک گەوری هەمویان پشگیریان بەڵ یەکسەر هەمووی پشگیری کرابوو وە خۆشبەختانە کەوترا بوو ئەم ستافەش جێبەجێەکەن یەکسەر واژۆیان لەسەر کارەکە کردو ئەوانە بۆ بەڕێزت چوار شەوە کار فڵچەکانتان یەخست و خەیاڵەکانتان یەخست چۆن ئەم کارەتان کرد کە جیاوازی خەیاڵتان و کارکردنتان یەک بخەن لە خزمەت کارێکە کە یەک ڕۆح و یەک دەست بێت ئەم شتە تازە نییە کاگڕەوەند لەبەرەوەی یەکی چالێکی هونەری ئەو مامۆستا هونەریانی کە لەلای ئەوانین بۆ زۆر کاری ترجاری وایە کارمان لەسەر دیواری قوتابخانەکان نەخشاندووە بەڵام بەڕاستی بڵێم ئەمە یەکەم کارەکە بۆکو بەم پێوانە گەورەی و ئەوانە لە شوێنێکی دیارە کار بکرێت کە پەیوەندیان پێوکردی لەمە ڕاستەخۆ ئامادەیمان دەربڕی سەرەتا گروپەکە فراوانتر بوو بەڵام ئێمە پوختمان کردەوە لەم چوار کەسەیە و کە وەگوتم زۆر بەڕێز زۆر کەسێ ناتوانێت خۆی با لە کاری دیواربند چکە ئەرکێکی قورستری هەیە پێویستی بە توانایکی زۆر هونەری باشتر هەیە تاوەکو تۆ بتوانی بە پێوانێکی زۆر گەورە لەو شوێنەیە کارەکان انجام بدەیت لەبەرەوە خۆشبەختانە توانیمان و هیواداری جێ ڕەزامەندی خەڵک بێ کە هەرواشە بێت لەوانێک کەم و کوڕێشتێکی تیابوو بێ چکە نەختێ لەبەر باری کەشوو هەوا نەختێ پەلەمان لە کارەکەیا کرد کە پێتان وایم کارانە بێتە ئارشیفێکی نەتەوەیی و ئەگەر ئەبێت ئارشیفێکی نەتەوەیی ئێوە شاڕی شەقامی سالم دیواربەندە گەورەکەی لە شەقامی سالمایە وێنەی کەسایەتەکانتان کێشە ئێستا وێنەی موریدتان کێشە پلانتان چییە بۆ دیواربەندێکی دیکە هەر لە شارەکەیە ئێمە لەگەڵ هەموو پلانێکان ئەگەر هەبێ ئێمە ئامادەین کە ئیشی تیا بکەین بە تەکید کاریگەری خۆیە بێ و ئەژمێنێتەوە دووە جوانیەکی ژە بەخشێ بۆ دیواری کە ئەو ڕێگای شارڕێی سالم گومانیتیانەوە تقریبان بۆ 3 ساڵە بێ ئەو شارڕێی سالممان کردووە هەتاکو ئێستاش هەر جوانی خۆیە نەخشێنێت و ینی کەسانی تریش هاتوون لە دەرەوە بە تایبەتی بۆ کەسی ئەوروپی و ئەوان هاتوون یەکسەر ئەوان حەزیان لە لایەنە هونەرێکەیە یەکسەر کاریگەری هەبووە لە سەری و هاتوون پرسیاریان لێ کردوین ئەمانە چینەوە کەسایەتیانە کێنیا ئەوشتان تەکید بە کاریگەری خۆی هەیە دەستان خۆش بێت سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئامادەیتان ماندوو نەبن دەستان خۆش بێت زۆر سوپاس بۆ ئێوە